دەکرێت چیرۆکێکم بۆ باسکەی وەکوانەیەک بێت لە ڕگەی پرۆگرامەکەەوە بۆ کۆمەلگا بۆ خەڵک بێگومان هەر چیرۆکێک خۆی وانەیەکە بەڵام شتێکە کاریگەریەکی زۆری هەبێ بەخوای ئەوانەی پەنا دەبنە بەر فرتوفێڵ ئێستا گەلێک زۆر بە چونکە دەڕێن لە هەر وڵاتێک باری ئابووری خراپ بوو خەڵک پەنا لە بۆ دزی و فرتوفێڵ و ئەو تاوانانە گەلێک زۆر دەبیتن کەسانمان هەبووە بە فرتوفێڵ ماڵی خەڵکی زۆر خواردیەوە تێگەیشتە هیچ ئاساریشی بەجێ نەهێشتە مەسەلەن زۆر شارەزا بووە هاتیە لە شوێنێک قەتعەیەک لێدرایە ئەو زەویە لە بۆ فرۆشتن پەیوەندی بە صاحب زەویەکەی کردێ گوتی وەرە ئەمن ئەو زەویە لێ دەکڕم و ئەوها و هینایەتی هەندەشتی پێتەوقعی کردی و پاشتر گوتی ئەوە قەرزاری منە و لە ڕووی قانینیەوە کابرای فرتوفێڵسی هەموو شتێکی جێبەجێ کردیە مڵکەکەشی دەست بەسە داگرتیە خاوەن مڵکیشی بەگرتندایە بەڵام پاشتر شتێکی هەر بەجێ هێشتیە لە ینی بێگومان نقطەیەک هەر دەبیتن کە دێکۆڵەرەوە بتوانانی دەستی بەسەدا بگریتن و بە دیار کەوتێ کە ئەوە تۆمەتبارە نەک ئەو کەسێک کە گیرایە حاڵەتی وامان هەبووە ئەوجا ئەو کەسی فرتوفێڵچێکە لەبەر هەندێک ئەوانەی فرتوفێڵ دەکەن ڕزاتان لێ دەکەم بیر بکەنەوە یەکەم لە لای خوا ئەو ماڵەی پەیای دەکەی حرامە دووەمینیان کە سوکاری خۆت تووشی جیرۆدە دەکەی ماڵ و منداڵتە برا و خوشک و داکتە ئەوانە کە ئەتوو فرتوفێڵێک دەکەی ماڵی حرام نابتە ماڵی کەس ماڵی حرام نابتە ماڵی کەس ئەتوو بتەوێ بە دزییان بە فرتوفێڵ ماڵێک دەستبەسەدا نانێکی حەڵال مقابلی هەموو نانی دنیاە کە حرام بیتن هەنچی نانە حەڵالەکەی لەزەتیشی نییە و لە لای خوش بەڵێ وجدانیشت ئاسوودەیە شەوێ خەول لێ دەکەویتن بەڵام ئەو کەسێک کە فرتوفێڵچیە یاخود ئەوەی دزە ئەوەی تۆمەتبارە ئەوەی چاوی لە ناموسی خەڵکە ئەوەی چاوی لە ماڵی خەڵکە ئەو جۆرە کەسانە باوەڕکەنە شەویان شەو نە ڕۆژیان ڕۆژە